بەڕێزان ئەو کاتتان باش زۆر سپاسان دەکەین بۆ بەدەمەوە هاتنتان. دیارە ئێمە ئەمڕۆ وەک گروپێک لە ڕۆژنامەنووسان و چالاکوانان لە هەولێر سەردانی دەستەی مافی مرۆڤمان کرد لەگەڵ بەڕێز دکتۆرە مونا یاخۆ سەرۆکی دەستا کۆبووینەوە نیگەرانەکانی خۆمان لەبارەی کەیسی بڵێن ڕۆژنامەنووسان و چالاکوانانی بادینان بەگشتیوە کەیسی شێروان شێروانی گۆهدار زێباری واروە بڵێن ڕێکان شکریش قارەمان شکریش گەیان و دەستا بەڵێنیاندا کەەوە ئەوان لاوڵەکانی خۆیان بەردەوام بن بە سوپاسەوە و نیگەرانەکان ئێمە وەگرتووەوان شتێبینیان هەیە لەسەر کەیسەکان بەڵێنیان بە دواداچوونی زیاتر بکەن و ئێمە ئێستا بەیاننامە چێە پێشکەشی ڕایگشتی دەکەین بۆی کەەوە لەسەر هەمان کەیس کە لە شارەکانی کەش ئەم هەڵوێزنامەیە خوێنراوەتەوە. ڕاگەیاندنێک بۆ ڕایگشتی ڕاوەستان بە ڕووی خراپ بەکارهێنانی یاسا بۆ سزادانی ڕۆژنامەنووس شێروان شێروانی و گۆهدار زێباری لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەیەوەیەمەوە سەرەڕای بەڵێنەکانی چاکسازی و فراوانکردنی پانتایی ئازادی ڕادەربڕین دۆخی مافی مرۆڤ و ئازادی بیرروڕاو ڕۆژنامەگەری و کاری ڕێکخراوی لە هەرێمی کوردستاندا کە کۆڵەکەی هەر سیستەمێکی دیموکراسین بە شێوەیەکی بەرچاو ڕووی لە پاشەکشەی یەکجار گەورە کردووە و چیتر ناکرێت قبول بکرێت. سزادانی شێروان شێروانی و ئازاد نەکردنی گۆهدار زێباری نوێترین زنجیرە خراپ بەکارهێنانی یاسایە دژی ڕۆژنامەنووس و چالاکوانان بە جۆرێک دەستێوەردانی سیاسی بەڕوونی لەم کەیسە دیارە و ئامانج لەی هێشتنەوەی شێروان شێروانی گۆهدارە بۆ ماوەیەکی درێژتر. ئێمە لێرە بە ناوی خۆمان و سەرجەم ئازادی خوازان پەیام ئاراستەی دادگای پێداچوونەوە و هەروەها دادگای هەولێریش دەکەین کە ئەم پێشێلکاریە ڕاست بکەنەوە بۆ ئەوەی بێمتمانەی و خەڵک بە دادگاکان قوڵتر نەبێتەوە و سیمای کوردستانیش لە کۆمەلگای نێودەوڵەتی ناشرینتر نەبێت بەهۆی دەستێوەردانی سیاسی لە کار و کاری دەسەڵاتی دادوەری. هەموو ئاماژەکان ئەو ڕاستی حاشاڵ نەگرە پیشان دەدەن کە هەرێمی کوردستان پێی ناوەتە قۆناغێکی مەترسیدار لە زەوتکردنی ئازادیەکان و بە ئەندازەیەکی بەرچاو دۆخەکە بەرە و سیستەمێکی ئەمنی تەواو هەنگاو دەنێت کە بۆتە هۆی ئەوەی کوردستان وەک ناوچەیەکی مەترسیدار بۆ کاری ڕۆژنامەوانی لەلایەن ڕێکخرا و دامەزران نێودەوڵەتیەکان سیر بکرێت. هەروە هەموو لایەک ئاگادار دەکەینەوە بەردەوامی ئەم دۆخ و پێشەلکاریە وامان لێ دەکات بەردەوام بین لە کارکردن بۆ فراوانکردنی ناڕەزایەتیەکان و گرتنەبەری هەموو ڕێشوێنێک بۆ گەیاندنی دەنگەکانمان بۆ کۆتایی هێنان بەم دۆخە. ئازادی بۆ شێروان شێروانی و گۆهدار زێباری دەستەی بەرگری لە ئازادی لاولێر. کاک فەرماندیار حسێنم لە تۆڕی میدیا ئێستا ئەڵەی لەگەڵ دەستەی سەرۆکی دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ کۆبووینێتەوە ئەوان پەیامیان چ بوو لەبارەی ئەم دەستگیرکردنە بە تایبەتی لەبارەی و ڕێگریانەی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو ڕێگری دەکات کە سوکارەکەی قسەش بکات. پێم خۆشە برادران ئەگەر کاک شێروان لە ڕاستیدا ڕۆڵی دەستا بە درێژایی ئەوەی ئێمە متابعەمان کردەوە ڕۆڵێکی زۆر جوامێرانە بووە لە کەیسی بادینان بەگشتی لە کەیسەکانی تردا لە کەیسی شێروان و گۆهداردا ڕۆڵی دەستە ڕۆڵێکی زۆر جوامێرانە بووە. ئێمە تەقدیرمان هەیە بۆ کاری دەستا ئێوە ڕۆژ کە بێبیرمان هێنانەوە کە ئەو پێشێلکاریانەی کە هەنا